ژینگە ماڵی خۆمانە هەرچوون ئینسانێک عائلەیەک ماڵی خۆ باقیش دەکات لە پیسی و تشتی دەبێ ژینگەش ئەو کارەی بێداکردنی بۆچە چونکە فرۆشەکان دەڵێن شەهری ما خانەی ما یعنی شاریمان هەر وەکو ماڵی خۆمانە دەبێ ژینگەی بپارێزن دەبێ سروش بپارێزن دەبێ دارستانی تشتی بپارێزن ئەو کوردستانە بە ئەو تشتەی جوانە بەڕاستی هیچ تشتێک بە ئەندازەی ژینگە و سروش ناتوانێت شارەکەمان جوان بکات. داوام لە خەڵکی کوردستانە بە تایبەت ئافرەتان کاتی دەڕۆنە دەرەوە ڕۆژی جێژن پلاستیکێک لەگەڵ خۆیان بەرن ئەو ماوەی خۆراکی خۆیان دەنەوە بێخن هەتا گەر دەستمان کاغەزیەکیش بێ ژینگەی خۆمان پارێزی ساڵە دەکەین دەچین بۆ شینگەکان بەڕاستی تاو سروشتیان تێکچۆ یانی گەر دەچی شەرم دەکەی کە ئەمە بەڵام هاتوون بۆ ئێرە بۆ ئیسراحەت زۆر جار ئەمەوە چوینە بۆ وێ جێیەکە بۆ خۆن خاوێنی دەکەینەوە خڕی دەکەینەوە دەسووتێنی پاک و خاوێن ڕای دەگرین ئەگەر 10 نەفەر 20 نەفەر یەک بە کود و سێ بە سێ خڕ بینەوە ئەو جوورە کارانە بکەین ئەوە ژینگە پاک و خاوێن دەمێنێ هەمومان ژینگەیەکی جوانمان دەبێت ئەمە گەر ماوین بەو ژینگەوە ماوین دەنا مانیمە بێ سروش بێ ژینگە بۆ چ دەبێت؟